لە دژی پشپەردەی یەگرتنی ئاڵاکان دروشم و وێنەی خاچی دژ بەسامیەکان هەیە. ئێستا سپیپێسەکان تووڕێی و نەتەوە پەرستی خۆیان لە سەر نوسخەی فەیسبووکی رووسیا یان ڤیکۆنتاکت بڵاو دەکەنەوە. ئەوان دەگەڕێنەوە بۆ ڤیکۆنتاکتی دوای بلۆکردنی هەژمارەکانیان لە فەیسبووک و تویتەر لە ساڵی 2017دا. ئێمە مافی خۆمانە حەز دەکەین سەبارەت بە ستەم لێکراوی ئێستا قسە بکەین، بەڵام ئێمە هێشتا هەنگاوی قورسمان نەناوە، بەڵام بەم نزیکانە دەست پێ دەکەین. شیکەرەوان دەڵێن ئەوانە بە توندڕە و ناسراون سەکۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک بەدیل بەکاردێنن چونکە لەم ڕێگایانەوە سنووردارکردن کەمترە. When people are deplatformed for their political views, oftentimes what they'll do is کاتێک خەڵک ڕێگەیان نییە بۆ تێڕوانینە سیاسەکان زۆربەی کات بۆ ڕێگەیەکی تر دەگەڕێن کە دەتوانێت زیاتر دەرگاکانیان بۆ بکاتەوە وەک سەکۆیە کە قسەکانی خۆیانی تێدا بڵاو بکەنەوە لەبەر ئەوەیە کە خەڵک دەچێتە فەیسبووک، تویتەر و تەلگرام و ڤیکەی. بەڵام من پێم وایە لەلایەن ئەو کەسانەوە ڕەت دەکرێنەوە کە ئامانجی ڕاستیان هەیە، تەنها قسە بۆ ئەو کەسانە دەکەن کە هەمان بیرروڕایان هەیە، نەک بۆ تەواوی خەڵک. لە ئەنگرانی سپیپێسەکان ژمارێکی زۆر نین لە ڤیکەی، بۆ نمونە تەنها 151 فۆلۆوەریان هەیە لەگەڵ 434 هاوڕێ. هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک باندکراون. دژە سامیەکان دژی کۆچبەر و دژی بەندایەتین، دەیانەوێت وڵاتێکی سەربەخۆ دروست بکەن لە ئەمریکای باشوور. لە دوانێکدا بەڕێوەبەری ڤیکۆنتاکت گوتی پۆستە توندوتیژیەکان لادەبرێن. ڤیکۆنتاکتی توندوتیژی بە تەواوەتی ڕەتدەکاتەوە لەگەڵ بابەتی توندڕەوی و نایاسایی. ئێمە ئەو ئەمراز و پۆستانە لادەبین کە لە لاپەڕەکەدا بڵاو دەکرێنەوە دوای چەند خولەکێکلا پێشکەشکردنی سکاڵا لەسەریان. هەندێک لە ژمارە توندڕەوەکان بلۆکراون، بەڵام ئەوانی تر باشکرا پۆستی توند بڵاو دەکەنەوە کە بانکێشتی توندوتیژی دەکەن، تەنانەت کوشتنیش. نەتەوە پەرسەکان پۆستەکانیان بە زمانی ڕووسی و ئینگلیزی بڵاو دەکەنەوە. بەڕێوەبەری پێشووی سپیپێسەکان دەڵێت بۆ ڕەگەزپەرستەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرچاوەیەکی بەهێزە. We were looking for a place where we could feel like we had empowerment and that our lives ئێمە دەگەڕین بۆ شوێنێک کە هەست و توانامان تێدا بەهێز بێت لە کاتێکدا ژیانمان لە چەند ڕێگە و شوێنێکەوە تێک دەچێت کەوا هەست دەکەین ئەوانی تر توندوتیژی بەکاردێنن لەگەڵ هەست و توانەکانماندا. خەڵک سربەستە کە بەشداری لەو ڕێبازەدا بکات لە کاتێکدا دەبینین کە ئێمە مەزەندەی ڕقی خۆمان دەکەین. ئەوان مرۆڤن، تەنها بیرۆکەیەک نییە بۆ مرۆڤ. هەروەها مارتینز دەڵێت زیادکردنی ژمارەی بلۆکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبووک دەتوانێت ئەمرازێکی کاریگەر بێت لەسەر نەهێشتنی توندوتیژی، بەڵام هێشتا ئەوانە سەکۆی بەدیلیان هەیە بۆ خۆبەهێزکردن و پابەندبوونیان بە توندڕەوی خۆیان تا ڕێبازەکان قوڵ بکەنەوە.